إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خۆشەویست، خوشک و برا بەڕێزەکانم، ئەمڕۆ باسی یاسایەکی تر لە یاسا قورئانیەکانەکەین کە بریتیە لە یاسای 35 فەرمایشتی خوای پەروەردگارە لە سوورەتی التغابن آيتي 16 كخوي تعالى فرمي فاتقوا الله ما استطعتم، واتا تقواي خواتان ليبي ببي تواناتان، تقواي خواتان هبي ببي تواناتان، چنديك اتوانن خوتان لنا فرمانيكاني خدا بپاريزن. طبعا ام آيتا يعني ام ياسايا خوي تعالى لباسي لپاش چند آيتيك خوي تعالى ام یاسایەمان بۆ باسەکە کە خوای تعالى فەرمێ ئاەتی 14 و 15 هەمان سورة: يا أيها الذين آمنوا إن من أزواجكم وأولادكم عدوا لكم فاحذروهم وإن تعفوا وتصفحوا وتغفروا فإن الله غفور رحيم إنما أموالكم وأولادكم فتنة والله عنده أجر عظيم. أي أو كساني كباورتان هێناوە بەڕاستی خێزانەکانتان، هاوسەرەکانتان و مناڵەکانتان دوژمنتانن، ئاگاتان لێبێ. ئەگەر ئێوە لێخۆشبوو بن، لێبوردە بن، چاوپۆشی بکەن، ئەوە خوای پەروەردگار لێبوردە و بەبەزەیە بەرامبەرتان. بەڕاستی ماڵ و سەروەت و سامانەکانتان، بەڕاستی ئەولاد و کچ و کوڕەکانتان فیتنە و تاقیکردنەوەن بۆ ئێوە، وخوای پەروەردگار پاداشتێکی زۆر گەورەی بۆتان ئامادە کردووە ئەگەر هەڵسوکەوت بەو شێوە بکەن کە خوا ئەیەوێ. ئەمجا خوای تعالى فەرمێ فاتقوا الله ما استطعتم واسمعوا وأطيعوا وأنفقوا خيرا لأنفسكم ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون. دەیکەوابوو خۆتان لە نافەرمانەکانی خوا بپارێزن بە پێی تواناتان و گوێڕایەڵ بن و ببەخشن، ئەوە باشترە بۆ ئێوە. و هەر کەسێک خۆی لە چروکی، ئەو چروکیەی کە لە ناو دڵیا هەیە، خۆی لێداڕنێ و لە خۆی بکاتەوە و خۆی لێ بپارێزێ، بەڕاستی ئەوانە سەرفرازن. خۆشەویستەکانم، ماڵ و مناڵ و سەروەت و سامان بەڕاستی ئەگەر ئینسان نەزانێ ئەبێ بە دوژمنی، ئەگەر ئینسان نەزانێ چۆن هەڵس و کەوتی لەگەڵا بکە، بەڕاستی ئەبێ بە دوژمنی. خەڵکانێکەیە هاوسەر و مناڵ و پارە و سەروەت و سامان وای پێ کردووە لە خوا دووری خستوەتەوە، وای پێ کردووە واجباتەکانی ئیسلام جێبەجێ ناکا، فەرمانەکانی خوای پەروەردگار پشتگوێ ئەخا. بەڕاستی ئەوانە سەروەت و سامان و ماڵ و مناڵ دوژمنە بۆیان. لە هەمان کاتە خەڵکانێک هەیە حەقی ماڵ و مناڵیان نادەن، حەقی ئەو پارە و پولەی لە ژێردەستیان نایدەن، حەقی هاوسەرەکانیان نادەن. بەڕاستی ئەوانەش دۆڕاون. سەرفرازان کێن؟ سەرفرازان ئەوانن کە مامناوەندن، کە ئەزانن هاوسەر، ماڵ، سەروەت و سامان و پارە هەر هەمووی ئەمانە هی خوان. خوای تعالى بە ئەمانەت خستوێتی ژێردەستی تۆ بۆ ئەوەی تۆ بزانی چۆن معاملەی لەگەڵاکەی، چۆن هەڵس و کەوتی لەگەڵاکەی. ئێمە زۆربەی شتەکان لە ئیسلامە زۆر جار ئەمەمان باس کردووە، زۆربەی شتەکان لە ئیسلامە ئەم سەری هەیە و ئەو سەری هەیە و مامناوەندی هەیە. زۆر جار خەڵکانێکن زیادە ڕەویەکەن، خەڵکانێکن شل ڕەویەکەن، بەڵام مامناوەند ئەوەیە بەو شێوە معاملە بکەی کە خوا ئەیەوێ، کە ئیسلام داوای کردووە. لەبەر ئەو خۆشەویستەکانم، خوای تعالى لێرە جەخت دەکاتەوە کە ئینسان بە پێی توانە هەوڵدا لە دەوری مامناوەند بێ، هەوڵدا ئەو شتانەی کە باسی کرد، هاوسەر، ماڵ، سەروەت و سامان، مناڵ، بەو شێوە معاملەی لەگەڵا بکە کە خوا ئەیەوێ. زیادە ڕەوی نەکا، نەک ماڵ و مناڵ وای پێ بکەن سەری لێ تێکدا و نەکیش و نەش بەو شێوە بێ کە ئینسان حەق و مافیان نەدا. جاوە زۆر گرنگە و ئاگامان لێبێ. ئەم قاعیدەیە خۆشەویستەکانم
أو من فيركاك إنسان دائما لبيني آسان كاري ولبيني تندرويا به ما مناوند به آسان كاريك أجر مخالفي شريعة به شل رويك أجر مخالفي شريعة به خرابة لولا شوا تندرويك أجر مخالفه وبيتشواني شريعة به خرابة ما مناوند كديني خوايا أو تشاكو أو بيويستا هل لم قاعدة وفيري أو أبين كإنسان أجر شتيك لتوانا نبي فرمانك كلا ينخوا وهاتبه أجر إنسان لتوانا نبي إمكانياتي نبي جيب جيبك لسري أكبه أجر إنسان فرمانك هات للاين خوا هندێکی توانی جێبەجێکا و هەندێکی نەتوانی جێبەجێکا ئەوەندەی کە توانای هەیە لەسەری جێبەجێکا و باقیەکەی لەسەری ئەکەوێ. پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم لە حەدیثی صحیحە کە لە بوخاری مسلمە هاتووە ئەفەرمێ إذا أمرتكم بأمر فأتوا منه ما استطعتم ئەگەر من ئەمرێکم پێکردن ئەوەندەی لە تواناتان هەیە جێبەجێ بکەن ئەوشی کە لە تواناتان هەیە خوای تعالی لێبوردەیە بەڵام توانە کاتێ دەرەکەوێ ئەگەر ئینسان تەماح لە بەردەمیا بێ لكاتي تماحا تواناي انسان دركي ولا كاتي ترسيشا بون منا اگر بيت بلين تو اتواني تا فلان شون ببي بروي لو اني هموما بلين توانا مانيه بس كاتي تماحي ديتا بيشو او انا بارمان بيدن تا فلان شون بروين برا كردن اروي كوابو درو كين كاتي قلين توانا مانيه توانا مان هي بس توانا لكاتي تماحا دركي هروها لكاتي ترسيشا اگر بلين دجمنيك هاد لبشتو اتكوجي اگر خود عفرياي خود نكيو نغيتا فلان شون برا كردن اروي تا فلان شون كوابو لكاتي ترسيكي زورا ولا كاتي تماحيكي زورا توانا كان انسان دركوي بو يا خوي تعالى جهنم بهشت داناوا بهشت هاندر بو او انسان تماح خاطر بردم انسان تاوكو انسان تواناي حتى لتواناي هي بكاري بيني تواناو يزو امكانياتي خوي بكار بيني لا جبجه كردني فرمانه كاني خويا ولولا شو خوي تعالى جهنم داناوا بو او ادمان ترسيني تاوكو خومان بباريزين ببي توانا زورك لزانان من فرمويانا ام قاعده شرعيه لزورك لا ابواب كان شريعه زورك لبشكان شريعه عقيده عباده اخلاق حلال وحرام ام يا سايا جيب جيكري بون من الابوار عقيده يعني اخوي تعالى القران في روزا باسي ومن بوكاك او كسانيك زوريان ليكري زختيان ليكري كوا كفر بكن اگر قشت حديك لتواني انسان انا ما برقى بقري اتواني انسان كفر بك ما دام ضلي برا لايمان ونموني عملي امش عمالي كر ياسر بو كباوكي ودايكي ببرچاي شهيد كران باشان خوشي او بري اشكن جو ازار درا جوچكي كان بري يترم فيها تحملي نباو اوي اوانوتيان كردي باشان بقريان وبنحالتك زور ناڕەحەتەوە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دا اعتزاری کرد کەوا من دڵم پڕی لە ئیمانە بەڵام ئیتر ناچار بووم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر ئەوان گەڕانەوە بۆ سەر ئەوە تۆش بگەڕێرەوە فإن عادوا فعود کەوا بوو ئەمە ئەوە دەرەخا کە لە شەریعەتی ئیسلامە مەجال دراوە کە ئینسان شتێک لە توانایە نەبێ ئەتوانێ خۆی لێ بپارێزێ ئەتوانێ نەیکا ئەگەرچی عەزیمەت ئەوەیە کە تۆ حتا ئەتکوژن بەردەوام بی لسر دينداريتي او عزيمه بلام لولا شو رخصي شي بيمان داو خوي تعالى كسيك اگر تواناي نما وبرغي نگر اتواني او بكا كاوان داوايا كان بلام بو مرجي كدلي نغوري ودلي بر لا ايمان به لا ابواب كاني عباداتها خوش يسكن ام قاعدتي كلب زور شتبه بون منتي كلب نيوجبه اصل وايا نيوش انسان كاتيك ايكا همو شرط شروط كان يجيب جيبك بون منكاتك تو نوێژەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەگەر ئینسان نوێژی کرد ئەبێ بە پێوە بیکا ئەی ئەگەر نەیتوانی ئەفەرمێ بە دانیشتنەوە ئەی ئەگەر نەیتوانی ئەفەرمێ بە ڕاکشانەوە ئەمە ڕێک تەطبیقی ئەم قاعیدەیە کە عەرزمان کردن هەروەها لە مەسەلەی دەستنوێژە ئەگەر ئینسانیان غوسلە ئەگەر ئینسان کاتێ غوسلی کەوتە سەر یان ئەگەر بێ دەستنوێژ بوو کاتی نوێژ هات و ویستی نوێژ بکە پێویستە ئاو بەکاربێنێ بۆ غوسلەکە و بۆ دەستنوێژەکە ئەی ئەگەر نەیتوانی بەکاری بێنێ بەهۆی هەر عوزرێک لە عوزرەکانەوە ئەو کاتانە أنا أبات برتيمم هروها لكاتي نوجي سفرة هركات خويت على مجالي داوى لكاتك الإنسان سفري كرت لو كاتانا تواني نوجكاني كرت كاتوا يعني لكاتي ترسى كي زور لبواري الرجوع خويت على القرآن بيروزا لسورة البقرة آياتي 184 وهروها لآياتي 185 وهروها لآياتي 187
زۆر مەسائل باسەکا بۆمان کەوا لە توانای ئینسانە نەبێ ئەتوانێت ئینسان شتێکی تر بکە. بۆ نمونە فەمەن کانە منکم مەریضن، ئەگەر ئینسان لە کاتی ڕۆژوە نەخۆش بوو ئەتوانێت ڕۆژەکەی بگرێت، ئەو عەلا سەفەرین یا لە سەفەرا بوو ڕۆژەکە زۆر قورس بوو لەسەری، خوای تەعالا فەرمێ ئەو کاتە ڕۆژوو ناگرێ. ئەگەر ئینسان دوایی چاک بوویەوە و نەخۆشیەکەی درێژخایەن نەبوو دوایی بە قەزای داتەوە، لە سەفەر گەڕایەوە دوایی ئەگەر توانای هەبوو بە قەزای داتەوە. وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين، ئەگەر کەسانێک هەر نەیانتوانی بەهۆی پیریەوە بەهۆی نەخۆشی درێژخایەنەوە خوای تەعالا فەرمێ نایگرن و دوایی ئەگەر ڕۆژەکە زەرەری هەبوو بۆیان بە نەخۆشیەکانی زیادە کرد یان لەوانەیە بیان کوژێ یان لە توانایانە نەبوو، ئەوە لەو کاتە خوای تەعالا فەرمێ فدیەتن، فدیەکەش خواردنی نانی فەقیرێکە هەموو لە جاتی هەموو ڕۆژێک. هەروەها لە بواری حەجە زانایانمان فەرموویانە بواری حەج لە هەموو عیبادەتەکانی تر زیاتر جێگەی ئەم قاعیدەی تیا ئەبێتەوە. حەج سەرەتای ئەوە خوای تەعالا لە سوورەتی آل عیمران ئاەتی 97 ئەفەرمێ ولله على الناس حج البيت من استطاع إليه سبيلا. خوای تەعالا حەجی فەرز کردووە لەسەر ئیمانداران بۆ ئەو کەسانی کە توانایان هەیە، بۆ ئەو کەسانی کە توانایان هەیە، کەوا بوو ئەگەر توانات نەبێ، ئەگەر پارەت نەبێ، ئەگەر ڕێگریت لێکرا بەهۆی هەر هۆکارێکەوە بێ، ڕێگریت لێکرا بڕۆی بۆ حەج تەواو مادام تۆ نیەتت هێناوە قەرارت داوە ئەگەر ئیمکانیات هەبێ و ڕێگات لێ نەگیرێ بڕۆی بۆ حەج ئینشاءالله خوای تەعالا بۆتە نووسێت و گوناحبار نابی، بەڵکو بۆتیش نووسێ. کابرایەک پرسیاری لە پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم دوای ئەوەی کە پێغەمبەری خوا فەرمووی مسلمانان خوای تەعالا حەجی لەسەرتان فەرز کردووە حەج بکەن، کابرایەک گوتی ئەی پێغەمبەری خوا هەموو ساڵێ؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێدەنگ بوو تا کابرات چەند جارێک دووبارەی کردەوە، پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر بڵێم بڵێ هەموو ساڵێک ئەو کاتە لەسەرتان فەرزەوێ و تواناتان نابێ بیکەن، دەی وازم لێ بێنن ئەوەی کە ئەی خوا فەرموویەتەوەی کە من ئەیڵێم یعنی حەدێکم داناوە بۆ شتەکان، ئێوە زەخت مەکەن زۆر پرسیار بکەن لەسەر خۆتانی قورسکەنەوە، وەکو بەنی ئیسرائیلەکان دائیما شتیان لەسەر خۆیان قورسە کردەوە ئەگەیشتە حەدێکە نەیانەتوانی جێبەجێ بکەن، بارەکان لەسەر خۆتان قورس مەکەنەوە. ئەوەی ئەمرتان پێ یەکەم چەندێک لە تواناتانە جێبەجێ بکەن، ئەوەشی کە قەدەغەم لێ کردن پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم وازی لێ بێنن، کەوا بوو ئەوەی خوا ئەمری پێمان کردووە بەپێی توانایە، بەپێی توانایە. هەتا تەنانەت خۆشەویستەکان لە ناو حەجە هەندێک لە واجباتەکانی حەج، هەندێک لە سنەتەکانی حەج جاری وا هەیە بەپێی توانا جێبەجێ ئەکرێت لە حەجیشە، مثلا ڕەجمی جەمەراتە، مثلا مانەوەیە لە مزدەلیفە، هەندێک لەوانەیش کە حاجەکان ئەیزانن کاتێک ئەچن بۆ ئەوێ. لە بواری ئەمر بە چاکە و نەهی لە خراپە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەدیثێکی صریحی هەیە فەرمێ هەر کەسێک لە ئێوە ئەگەر خراپەیەکی بینی مابی گۆڕێ بەدەستی، ئەگەر نەیتوانی بە زمانی، ئەگەر نەیتوانی بە دڵ، و دڵ لاوازترین ئیمانە، یعنی ئەگەر ئینسان بتوانێت شتێ بگۆڕێ بە بەدەست بیگۆڕێ، خراپەیەکت بینی گەورە بێیان بچووک بێ ئەبێ بەدەست بیگۆڕی، ئەگەر نەتوانی ئەبێ بە زمان هەوڵدەی، ئەی ئەگەر بە زمانیش نەمتوانی خۆ ئەبێ لە سەتاسەد لە دڵۆ پێم ناخۆش بێ، ناکرێت تۆ لە دڵیشۆ ینی پێت ناخۆش نەبێت. ئەوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەدای ئەوە ئیتر هیچ ئیمانێک نییە، وەکەی ئیمانە کە تۆ لە دڵیشۆ خراپەکاریت پێ خۆش بێ، خوا پەناماندا. هەروەها نەفەقەکردن، سەپیا و لەسەرەتی نەفەقە بکە، ئەگەر ئیمکانیاتی هەبوو ئەبێ نەفەقەی ئەوانەی کە لەسەری واجبە نەفەقەیان بکە، ئەبێ نەفەقەی هەمویان بکە. ئەگەر نەبوو نەفەقەکەت بۆ حەدێکی دیاری کراوە بوو یا بۆ کەسێکی دیاری کراو، ئەو کاتە ژنەکەت لە هەموو کەسی ئەولاترە، دوای ژنەکەت ئەمجا مناڵەکانت، ئەمجا دایک و باوکت، ئەمجا برا و خوشکەکانت، و بە هەمان شێوە یعنی بە دەرەجاتە پلە پلەیە، ئەوەی کە ئەولاترە پێشا نەفەقەکە بۆ ئەوانەیە، کەوا بوو لە زۆر لە مەسائلەکانی یعنی شریعەتە ئەم قاعیدەیە جێبەجێکرێت. تەنانەت وەکو قاعیدەیەک وتراوە ما لا يدرك كله لا يترك جله، وتراوە ئەوەی کە ناتوانی هەر هەمووی جێبەجێ بکەی خۆ نابێ ئەوەشی کە ئەتوانی وازی لێ بێنی، یعنی تۆ لەوانەیەش تو هەیە نەتوانی لە 100% بیکەی، لە 190 بیکە، لە 190 نەتوانی لە 180 بیکە، ئیتر هەروەها هەتا خوار حتا لە 100یەکەکەش ئەوە ئیتر ئیمانە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئەوان بۆ کە زەلام وە هەیە لە ڕۆژی قیامەتە لە بەهەشت لە جەهەنەم دەرەکرێ و ئەخرێتە بەهەشت، یعنی یەک مسقالە زەڕە ئیمان لە ناو دڵیایەتی، یعنی بەپێی ئەو مسقالە زەڕەشە لای خوا ون نابێ، یعنی مسقالە زەڕەکەش لای خوا هەر حسابە. بۆیە ئەم قاعیدەیە ئێمە زۆر ئیسفادە لێ یەکەین لە ژیانی خۆمانە،
ئەمە ڕەحمەتێکی خوای پەروەردگارە بۆ ئێمەی مسلمان. ئەگەر خوای تەعالی ئەم ڕەحمەتەی نەناردایە چیمان بکردایە؟ ئەگەر باری لەسەرمان قورس بکردایە چیمان بکردایە؟ ئینسانی ئیماندار بە تایبەتی مامۆسای ئاینی ئەبێ قودوە بێ لەمە لە ئاسانکاری بە پێی شەریعەت، نەک لە شەریعەت لادەی. ئەو ئاسانکاریانەی کە ئەو ڕوخساتانەی کە شەریعەت دایناها تۆش بە خەڵکی پیشاندە، نەک دەرگاکان داخی. لە مەسەلەی جەمعی نوێژە لە کاتی بارانە هەندێ مامۆسا وتێتی وەڵاهی من ئەگەر تەور ببارێ نوێژ جەمع ناکەم. یعنی چی؟ یعنی چی؟ خوا شتێک تەیسیر بکە، ئاسانکاریەک بکە، تۆ بۆ ئەبێ لەسەر مسلمانان قورسی کەیتەوە؟ تۆ بۆ ئەبێ خوا ڕوخسەتی بە شتێ دابێت، تۆ بۆ ئەبێ قورسی کەیتەوە؟ ئەگەر بۆ خۆت بۆ خۆت وەکو شخصی حەز لە عەزیمەکەی جێبەجێیەکەی بیکە، بەڵام بۆ خەڵکی تۆ کە مامۆسای ئاینی فتوا بۆ خەڵکەدەی نابێ بار لەسەر خەڵک قورسکەی. یەسیروا وەلا توعەسیروا، پێغەمبەری خوا فەرمێ ئاسانکار بن، قورسکار مەبن، بار لەسەر خەڵک قورس مەکەن. وخوای تەعالیش فەرمێ وما جعل عليكم في الدين من حرج، خوای تەعالی هیچ ئیحراجێکی لە دینە بۆ ئێوە دانەناوە، بەڵکو دینی ئاسان کردووە. يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر، خوا ئاسانکاری بۆ ئێوە ئەوێ، ناوێ بارتان لەسەر قورسکە. ئەم قاعیدەیە بەڵگەیە لەسەر ئەوەی کە شریعەتی ئیسلام شریعەتێکە بۆ هەموو کات و شوێنێک ئەشێ، شریعەتێکە مرونەتی تایە. ئەمە دلیلە لەسەر ئەوەی کە شریعەتی ئیسلام شریعەتێکی کاملە هی خوایە، بۆیە خوا بە شێوەیەک دایناوە بۆ هەموو کات و شوێنێک گونجاو بێ و بشێ. داواکارم لە خوای پەروەردگار بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە. یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی، یا ڕەبی دامەزراو مەکەی لەسەر دینداریت، لەسەر ئیسلامەتی، یا ڕەبی لەسەر ڕێگا ڕاستەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لا نەچین. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی، ڕەحم بە مردوەکانمان بکەی، ئیسلاحی حاڵمان بکەی، ڕەحم بە قوتابیەکانمان بکەی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت خەڵکانێک داوای دوعای خێریان لێکردین، نەخۆشیان هەیە خوایە شیفای نەخۆشەکانیان بدەی، خەڵکانێک هەیە کێشە و مەشاکلیان هەیە خوایە بۆیان حەل بکەی، خوایە کوردستان لە قات و قڕی و لە گرانی بپارێزی، خۆشی و هەرزانی تیا بەرقەرار بکەی، کاربەدەستانی ساڵح بکەی، دادپەروەر بکەی، وایان پێ بکەی کە ملەتی خۆیانیان خۆش بوێ، مەسلحەت و بەرژەوەندی خۆیان نەخەنە سەر بەرژەوەندی ملەتەکەیان. یا رب العالمین، ئامین ئامین.